دوجار ئازیزان سەرکەوتوو ئەو کەسە نییە زۆر بلیمەتە. باوەڕکەن سەرکەوتوەکان بلیمەتەکان نین. بلیمەتەکان زۆربەیان بڕۆ جاری وا هەیە نەفەرێکە بینی زۆر زیرەک ئێ سەعی ناکە یا زۆر زیرەکە با بڵین پۆلی 12 تاواگر لە کولی تۆ وەرگیراوە ئیتر دوای ئەوە مێشکی داخات نە کتێبێکە خوێنێتەوە نە ئێخۆ ئەمە ئەگەر هەوڵی بایە بوو بە عالم هەوڵ نایە. یعنی مەرج نییە خۆ و زیرەک ببی بەشت. ئەوانەی ئەبن بەشت ئەوانەی خزمەتی مرۆڤایەتیان کردو ئەوانە بوون کە کۆڵنەدەر بوون. ئەم کتێبە خوێنێتەوە تێنەگەشتەوە قەیچەکە حەلە وەراچە کتێبیشکە خوێنێتەوە حەلە وەراچە کتێبیشکە خوێنێتەوە قەیچەکە بە لە سام کتێبە پێی بگەیت. یعنی شودرێژی سیفەتی مرۆڤە سەرکەوتوەکان بەڵام نییە بڵێ وەڵا ئەبێ ئایکۆقی زۆر بەرزبێ اینجا سەرکەوتووە بێت ئەبێ زۆر زیرەک بێ اینجا سەرکەوتووە بێ مەرج نی شودرێژی سیفەتەکەیە. کەواتە من ئەمەوێ بۆ نمونە فێری ئینگلیزی بوو کابرایەکی زیرەک با بڵین بە 3 ساڵ فێرە بێت. من کە ئەزانم فێربوونی ئینگلیزی بۆ من گرنگە بە 6 ساڵیش بێ خۆ پێویست ناکە دانیشم. دنیای خەڵکی زیرەکەیە بە 3 ساڵ بە 4 ساڵ فێرە بێ ئامادە نیە 6 مانگیش بەردەوام. کەواتە سیفەتی ئەوەی بەردەوام بی ئەوە مهمترە دوجار تۆ ئەگەیەنێ بە شتەکان نەکەوەی کە تەنها زیرەک بیت.